زۆرینەی فێربوون لە ناو دنیای نائاگایە. هەر کەسێک لەمە تێنەگا لە ژیانیا بیەوێ زۆر کا لە خۆی بۆ بەدەستهێنانی فێربوونێک ڕوبەڕووی زۆر ناڕەحەتیە بێتەوە. بۆچی؟ چونکە زۆرینەی فێربوون لەوا ڕوئەیە کە تۆ بە عەمدی ناچی ئیشەکە بکەی، لە ناو ڕوئەیە بەبێ ویستی خۆت. نمونەتان بۆیە ئەو مناڵەی کە ئەچێتە قوتابخانەیەک لەوێ بە زمانی ئینگلیزی قسە ئەکەن و بە زمانی ئینگلیزی دەرسەڵێنەوە، ئەمیش ئینگلیزی نازانێ، بەڵام دوای 2-3 ساڵ فێری ئینگلیزیەک ئەبێ زۆر بە تەبیعی و جوان، ئەوە بەلاشعور فێر بوو. بەڵام تۆیەک کە ئەچی لە پەیمانگایەک، لە دەستگایەک، لە شوێنێک دەورەی ئینگلیزی ئەخوێنی، تۆ ئەتەوێت بە زۆر بە ئاگایی فێر ببی. ئەو یەکدنک بەلایەوە گرنگ نییە، سپێڵێ لەبەرکە، وشەیە لەبەرکە، ڕستەیە لەبەرکە، لە بابەتیشی قەواعیدی تێبکە. بەڵام تۆ ئەتەوێت لە بابەتە قەواعیدەکە تێبگەی، سپێڵەکە لەبەرکەی، وشەکە لەبەرکەی، ئەتەوێت لە ئاسایی بکەیتەوە. ئەو باشتر فێرە بێت لە تۆ لە بازێت ڕۆ. هەمووتان ئەمە ئەزان، بۆ ئەمە ئەبێ بە پرسیارێک لای زۆربەی خەڵک. بۆ نمونە هیوا هەیەڵە من چەندێک ئەچم بۆ دەورە، مناڵەکەم سێری کارتۆنەکە، ئەو فێر بۆ من هێشتا فێر نەبوو. ئەی ئەمە یعنی چی؟ ڕاستیەکە ئەوەیە کاتێک کە تۆ هەر شتێک ئەکەی، ئاگایی تۆ واتە تەرکیزی تۆ لەسەر شتێکە، لە پشتەوە نائاگای تۆ خەریکی شتێکی ترە. ئەگەر لەم یاسایە تێبگەی، لە ژیان تا زۆر بە مرتاحی ئەتوانی دنیایەشت فێر ببی.